کەبێژی دیکە مامۆسایان و فەرمانبەران لە ڕێگەی ئەم پاسانەوە بەڕێدەکەون بۆ شاری هەولێر بۆی کە بەشداری خۆپشاندان بکەن لەوێ. منەمێ بچمە لای ئەوان کە چە کەسێک تێسڵاوە لێ بێ ئەچن بۆ شاری هەولێر. بەڵێ بەدڵنیاچین بۆ شاری هەولێر بۆ ئەوەی ئەنجومەنی وەزیران لەوێ حکومەت لەوەیە ئەمانە بێ داوای مافەکان ئەم بکەین لەوێ چۆن لێرە داوامان کردووەمانێ بچین لەبێش داوای مافەکانمان بکەین. ئەگەر ڕێگریتان لێ بکرێت چیەکەن؟ وەڵی ئیتر لەوێ هەڵبەتە پێکە و گفتوگۆکەین بزانین ئایا لەوێ چ چالاکیەکمانە بێ ئایا ئەمێنینەوانێ بەردەوامە بین بۆی بمان گێڕنەوە یاخود بمان نێرنە ژوورەوە ئیتە بێ هەڵوێستێکمان هەبێ حتمەن لەوێ. زۆر سپاس بۆ تۆ. ئەتێ چ پەیامێ بگەیەنی کە چیتە هەولێر؟ پەیامی ئێمەوەیە هیوادارین خەڵکی هەولێریش بێن بە پشتیوانمانەوە ئەمڕۆ چکەیتر کاتی ئەوەی بێدەنگی بشکێنرێ بەڕاستی بەرامبەر بە ئەم دەسەڵاتە ماوەی 10 ساڵ زیاترە میلە دەچەوسێنێتەوە هیوادارین بێنە سەر خەت و وەڵام بدرێنەوە چکە هاوڕێکانمان بەڕاستی ژیانیان لە مەترسیایە. زۆر سپاس بۆ تۆ. تەسەووری واقعی کە بەشداریشی بە فراوانی خەڵکی شاری هەولێرە بێ؟ بەخوا بڕوان ناکەم. بۆ بڕوا ناکەی؟ وەڵڵاهی نازانم لەوێ جموجۆڵەکان هەتا بڵێ کەمە سستن ترسیان هەیە مەسەلەکە ئەوەیە ئەوان هەواڵەکە پێگەیشتووە یاخود کە هاوڕێکە هەیە لێ کەوتێتی بەشداری ناکەینەوە؟ نەوەڵە هەیە لە ناخی خۆیان ناپڕن بەڵام ناتوانن دەری ببڕن ئەوان ئەوەیە مەسەلە. سپاس بۆ بەڕێستان. سڵاوە لێ بێ. ئەتەوێت چ پەیامێ بگەیەنی لە شاری هەولێر تۆ؟ ساڵتان لێ منە خوێنکارە ئەمێ پەیامی ئەوە بگەم بە خەڵکی هەولێر تاکە ینی بێدەنگی تاکە ینی ئەبێ بشکێنەوە بێدەنگیە و من بێچوانی مامۆستا بەڕێزە قسەکەم لەوانەیە خەڵکی هەولێر لەم ڕۆژەیە زۆرترین بەفراوانی لەو خۆپشاندانە هەبێت و زۆرترین جار بەشداری لە خۆپشاندان بکەن. چۆ هاتووی؟ تەلەبەری خوێنکاری زانکۆی سلێمانی. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە هەیە هاوڵاتیشی زۆر لە سەرجە بچین و توێژەکان لە خوێندکار لە مامۆستا لە موچەخۆر و کاسبکار و کەسانی ئاسایی ئەمڕۆ لە شاری سلێمانی سەرشەقالی بازنەی مەلیک مەحموود پاسیان بەکرێگرتووە و دەچن بەرەو شاری هەولێر. ئەمە بۆ بەشداریکردنە لە ئەو خۆپشاندانی کە بڕیارە لە شاری هەولێر بەڕێوە بچێت ئەوەی کە ئەمانیانوێ بەشداری بکەن لەوێ لە خۆپشاندانێکدا و کە ئەمان لە سلێمانیەوە دەچنە ئەوێ بەڵام مانگرتووان لەگەڵیاندا بەشداری نابن لەبەر ئەوەی کە دۆخی تەندروستیان جێگیرە و هاوکار کەش و هەواش ساردە. ئەمە بۆ ئەوەیە کە ئەمان وەکو پشتیوانیەک بۆ خەڵکی شاری هەولێر دانی خۆپشاندانەکان لە شاری سلێمانیەوە بەرنا شاری هەولێر و لەوێ درێژە بەو ناڕەزایەتیانە بدەن کە چەند ساڵە لە شاری سلێمانیەوە دەستیان پێکردووە و ماوەی 13 ڕۆژیشە مانگرتووان مانیان گرتووە لە بەردەم ئۆفیسی نەتەوەیەکگرتوەکان لە شاری سلێمانی.